پاک تەنها پاژناوێک نییە ئەو هەڵی گرت بێت، پاکی ژینگەش بۆتە ئەرکی لە پێشینە و سەرەکی لە لای سۆران. سۆران دڵپاک چالاکوانی ژینگەیە لە ناحیەی چوارقورنا، 14 ساڵی تەمەنی بۆ خزمەتکردنی ژینگە و سروشتی ناحیەکەی تەرخان کردووە لە ڕێگەی پاکردنەوە و کۆکردنەوەی پاژماوە ژینگەیەکان. 14 ساڵە کاری خوبەخشی دەکەم. یەکێک لەو کارێکیانی کە ئەمن ئێستا ئەنجام داوە بەکردنەوەی فتەریجگەرەیە. هەموو ڕۆژێک یەک دانەی ئاوا لەو سندوقا ئەمە کۆ دەکەینەوە کە 10,000 فتەری ئاوا دەکرێت. ئێستا ئەمە نزیکەی 100,000مان قەپات کردووە. لە ئێستادا سۆران تەرکیزی لەسەر کۆکردنەوەی فیلتەر و پاژماوەی جگەرەیە و دەڵێت بۆ ئەمەش نزیکەی 100,000 فیلتەر و پاژماوەی جگەرەی کۆ کردوێتەوە و لای خۆی پاراستوویەتی. ڕۆژانە نزیکەی 10 کاتژمێر هەوڵی داوە و بەردەوامە. ئەمە شێشتە گەورانە لەوانەیەکی کە پارێزیەکان بۆ خۆیان بتوانن پاکیکەنەوە، بەڵام ڕاستی ئەمان ناتوان ئەم فیلتەر جگەرەیە کۆکەنەوە چکە لەبەرەوەی تاقەتی دەوێت، کارێکی قورسە. بۆیە ئەمن هەتا ئەم پەنجەنیونەکانەشم هەمووی ڕۆیوە بە کۆکردنەوەی ئەو خۆڵەی کە دەست دەداهەو. بەو هیوایم کە توانی بێتم شتێکی جوان ببەخشم هەم بە ژینگە هەم بە هاوڵاتانی وڵاتەکەم. ئامانجی سۆران جگە لە پاکردنەوەی ژینگەی ناوچەکەیان مەبەستێکی تری ئەوەیە ناوی لە کتێبی گینزدا تۆمار بکات، بۆ ئەمەش لە داهاتوودا لە پێشەنگایەکدا نمایشی هەموو ئەو پاژماوانە دەکات کە لە ماوەی کارکردنیدا کۆی کردوونەتەوە. دوو پایانمان هەیە، یەکیان ئەوەیە بتوانین ئێمە لە ژینگەکەماندا ژینگەیەکی پاکرا بگرین بۆ ئەوەی کە هاوکار بینێت لە ئەو کۆکردنەوەیدا. پامی دووەمیشمان ئەوەیە دەمانەوێت بەردەوام بین لە کۆکردنەوەی بۆ ئەوەی ناومان جێتە کتێبی گینزەوە. سۆران دەڵێت جگە لەم کارە لە داهاتوودا دەیەوێت پاژماوەی ناوپارک و شوێنە گشتیەکانیش کۆ بکاتەوە لە چالاکێکی ژینگەیدا بیخاتە ڕوو. ئەو دەڵێت چەند جارێک بە پڕکردنەوەی چاڵی سەر شەقامەکانیش خزمەتی ژینگەی ناوچەکەی خۆی کردووە. کاتێک کە دێنینەوە ماڵێ بە شێوەیە لە ماڵەوە لە سندوقانی دەکەین. بە پێویستی دەزانم کە لە ئێستاوە دەبێ من جاتر خۆمی بۆ ئامادە بکەم ئەمانە لە پێشەنگاکدا بەکاربێنم لەگەڵ ئەو شوشەی بیرە و خواردنمانێنێ کە لە شوێنە گشتیەکانی کە شکاون بەڕاستی دەبێت ئەوانش ئاوا دەبێ بکەم. سۆران دڵپاک گەنجێکی تەمەن 40 ساڵی خێزاندارە، خاوەنی 3 مناڵە و بەهۆی بەشداری لە یەکێک لە شەڕەکانی پاراستنی کوردستاندا بریندار بووە. ئەو بۆتە خاوەن پێداویستی تایبەت، بەڵام ئەمە نەبۆتە ڕێگر لە بەردەم ئەرکە ژینگەیەکەیدا. سنوورکەری دەنگی ئەمریکا ناحیەی چوارقورنا.